خەونی کورد بۆ خاوەندارێتی دەوڵەتێک هێندەی مێژوەکەی کۆنە، بەڵام بەردەوامیان بەهۆی هەڵەی سەرکردەکانیەوە یان بەهۆی پیلانی نێودەوڵەتیەوە نەک تەنها وەک خەون ماوەتەوە، بەڵکو بۆی بووە مای نەهامەتی و جینۆساید و ڕاگواستن. دوای سەرکەوتنی شۆڕشی بۆڵشەویەکان لە یەکێتی سۆڤیەتدا بڕوای لینین بەوەی هەموو میللەتێک دەبێت خاوەن وڵاتی خۆی بێت، هیوایەکی بە کوردەکانی یەکێتی سۆڤیەتدا. ئەوە بوو لە ساڵی 1922دا لیژنەیەکی تایبەت پێکێنرا بۆ لێکۆڵینەوە لەسەر پرسی کورد کە لەلایەن ئێسک گیرۆفەوە سەرۆکایەتی دەکرا. لە ماوەی نێوان 1922 بۆ 1923 لیژنەکە چوارچارکۆ بووە تا دوجار لە حوتی 1923دا بڕیاری دامەزراندنی هەرێمی کوردستان درا وەک هەرێمێکی ئۆتۆنۆمی سەر بە یەکێتی سۆڤیەت کە بە کوردستانی سوور ناسرا. هەرێمەکە پێکداد لە ناوچەکانی قەرەقیشلاغ، کەڵبەجار، کوباتلی، کورتولی، کورتگاجی و مورادخانلی کە دواتر و لە ساڵی 1926دا لەژێر 4 پارێزگای کەڵبەجار، لاچین، کوباتلی و زەنگلیاندا کۆکرانەوە و لاچین کرایە پایتەختی هەرێمەکە کە تا ئەو کاتە تەنها گوندێک بوو. هەر لە سەرەتای ڕاگەیاندنی هەرێمەکەوە پیلانەکان لە دژی دەستیان پێکرد. یەکەمینیانەوە بوو کە کەسێکی ئازەری بە ناوی حاجیێف کرا بە سەرۆکی هەرێمەکە و نەبوونی باڵەخانەیەکی گونجاو بۆ ڕاپەڕاندنی کارەکانی کرایە بیانوو تاوەکو دام و دەستگا فەرمیەکانی ببرێنە شاری شوشێ کە دەکەوتە هەرێمی ناگۆرن و کارەباخەوە. هەروەها لەکاندنی ناوچەی کۆباتلێ بە هەرێمەکەوە هەر لە سەرەتاوە مایی گومان بوو، چونکە هیچ کوردێک لەو شارەدا نەدەژیا و لەکاندنەکەی تەنها بۆ کەمکردنەوەی ڕێژەی کورد بوو لە هەرێمەکەدا. دروستبوونی ئەم هەرێمە هیوایەکی گەورەی بە کورددا تاوەکو لە داهاتوودا وەک دەوڵەتێکی سربەخۆ خۆی بناسێنێت. بەڵام لە 8 چواری 1929دا بە بڕیارێکی مۆسکۆ و بە بیانووی سەر لە نوێ ڕێکخستنەوەی یەکە کارگێڕیەکانی یەکێتی سۆڤیەت هەرێمەکە هەڵوەشێنرایەوە و کرا بە بەشێک لە ئازەربایجان. سووربوونی کورد لەو سەردەمەدا وای کرد کە ناوی کوردستان هەر بەردەوام بێت تا دواتر لە 25 هەشتی 1930دا دووبارە دامەزراندنەوەی هەرێمی کوردستان ڕاگەیەنرا و ئەم جارەیان ناوچەیەکی فراوانتری لە خۆ دەگرت و تا سنوورەکانی ئێران دەڕۆی. بەڵام وەزیری دەرەوەی ئەوسای یەکێتی سۆڤیەت لە لای ستالین ناڕەزایی لە بەرامبەربوونی هەرێمێکی وادا دەربڕی، چونکە دەبووە هۆی تێکدانی پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیا و ئێراندا. لەوێوە شاڵاوی تواننەوەی کورد لەلایەن ئازاریەکانەوە زیادی کرد و لە ماوەی چەند ساڵێکدا بەدەر لە ڕاگواستنی هەزاران کورد سیاسەتی تواندنەوەی کورد و بە قەدەغەکردنی زمان و کولتوریان ڕێژەی کوردی زۆر کەم کردەوە. ئەوە جگە لە هەڵمەتەکانی ستالین بۆ ڕاگواستن و جینۆسایدی کەمەنەتەوایەتیەکان کە تێیدا کورد زیاد لە سەدان هەزار کەسی لە ناوچەکانی خۆی ڕاگوێزران و کوژران. هەرچەندە لە ساڵی 1961ەوە هەوڵی کورد بۆ یەکخستنەوەی ڕیزەکانی و دەستخستنی مافەکانی بە شێوەیەکی بەرچاو دەستی پێکردەوە کە لەلایەن محەممەد بابایەڤەوە سەرکردایەتی دەکرا، بەڵام دەستپێکردنی جەنگی ناگۆرن و کارەباخی نێوان ئەرمەنستان و ئازەربایجان لە ساڵی 1970دا وای کرد کۆمەڵکوژی و ڕاگواستنی کورد بە شێوەیەکی بەرفراوان دەست پێ بکاتەوە. بە جۆرێک زیاد لە 150,000 کورد لە ناوچەکانی خۆیان ڕاگوێزران. ئەوە ژوای کرد دووبارە هەستی نەتەوایەتی لە نێو کوردەکانی ئەو ناوچەیەدا سەر هەڵبداتەوە. دوای کۆنتڕۆڵکردنی شاری لاچین لەلایەن ئەرمەنەکانەوە لە ساڵی 1992دا کورد هەلەکەی قۆستەوە و ئەم جارەیان بە سەرۆکایەتی وەکیل مستەفایەڤ دەوڵەتی کوردستانی سووریان ڕاگەیاند. بەڵام نەبوونی پشتیوانی نێودەوڵەتی و دژایەتیکردنی لەلایەن ئەرمەن و ئازەریەکانەوە وای کرد لە ماوەیەکی کەمدا دەوڵەتەکە لە ناو بچێت و مستەفایەڤ هەڵبێت بەرەو ئیتاڵیا. نامۆ سەربەست NRT